پاشەوەی ئاگدارکرام کە قەڵاتی قەڵاتجێ هەرسی هێناوە بەڵێکە هاتی بۆ قەڵاتەکە بەڵێ ڕاستە لە هەر چوار دەوری قەڵای قەڵاتجێ هەرسی هێناوە مەترسی دارمانی هەیە بەڕاستی قەڵای قەڵاتجێ کە ئەو قەڵایەیە کە ڕەمز و شکۆی قەڵاتجێیەکانە ڕەمز و شکۆی شاری قەڵاتجێیە لە درێژایی مێژووە قەڵاژیان تێیدا بووە کە مێژوو قەڵای قەڵاتجێ دەگەڕێتەوە بۆ 4500 ساڵ پێش زایی واتە 6500 ساڵ بەر لە ئێستا لەو کاتەوە ژیان تێیدا بەردەوام بۆ ژیان هەبووە بەداخەوە بەڕاستی زۆر بەداخەوە ئاخەریتە هەرس دێنی بۆیە داوەن لانی پەیوەندیدار لە بەڕێوەبەراتی شوێنەواری ڕاپەڕی بەڕێوەبەراتی شوێنەواری هەرێم گشتی هەرێم و هەروە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی دەکەین بە زووترین کات هاوڕێک لەو قەڵا بدرێتەوە و چارەسەرێکی بۆ بکرێت لەو هەرسێنانە نابێت هەرس بێنێت و لە ناوچێ ڕابردوودا دیارە و قەڵایە تەنها لە 145 ماوە لە 155 لە ناوچۆ بەهۆی خان و جادە و بانتانە بەڵام ئێستا خەریکە بە یەکجاری ئەو لە 145 نەمێنێت بۆیە لێرەدا قەڵای قەڵاتجێ واتە ڕەمز و شکۆی قەڵاتجێ یەکان واتە ڕەمز و شکۆی شاری قەڵاتجێ بە هیچ شێوەیەک نابێت ئەو قەڵایە هەرس بێنێت چۆن عیلاج دەکرێت دەوێت بکرێت